کارەکانە دەست وەکو هێمایەک بەکارێنم دەستێک کاتوانێ لە شوێنێکە بیناسازی دروستکە قەڵەم بگرێتە دەست یاخۆ جوانکاری دروستکە بەڵام لە هەمان کاتێکە دەستێک وەکو هیمایەکی کە من لێرەیە ئەمێ بڵێم دەستێک تەنها چەپڵە لێیە چەپڵە لێدان بۆ دروستکردنی دەسڵاتێکی گەورە یاخود ڕازی بوون و قایل بوون لە نێو مێگەلە. پێم وایە هەر ئەوەیە هەر بێدەنگی ئینسانەکانە لە ئاخرە دیکتاتۆرەکان دروست دەکەن قوربانین بەڵام لە شوێنەکە خۆشمان دیکتاتۆرێکمان تایە فوی پێەکەین وەکو میزەڵانێک. ئەنجا من لە نێو ئیشەکانە وەکو ئەیبینن میزەڵان بەکاری هێناوە وەکو کە دیکتاتۆرەکان بە شێوەیەکی ئەنیمەیشن دێنە سەری نمایشەکرێت فوی تێکرێت چەپڵای بۆ لێدرێ گەورابن و گەورابن لەسەر میزەڵانەکە تاگاتە ئاسێکەوە دیسانەوە هێرشە بنە سەر و ئەتەقەیە میزەڵانەکە دواتر دیسانەوە دیکتاتۆریی کە بێتە سەر و دیسانەوە بە چەپڵە ڕێزار و بە هاوارکردن گەورەیەکەین. هەڵمات وەکو باسێکە من هاتووم لە ڕێگەی هەڵماتەوە باسا و ڕژێنم کە چۆن ئێمە هێشا لە دایک نابین مناڵی تاسێنرێت و وەکو ژرێت و لە نێوە برێت و چۆن لێرە دەسەڵات مەسەرن ئەم بەهێز و توانێ خۆی داژێ ئەی شێوێنێ کەلتورە شێوێنێ لە ماوەیەکی با بڵێن ئەگەر زۆر دوور نەبێت ئێمە چەند ساڵی ڕابردووە خڵبەتە ئەم ژینگە ئێمە ئەم شوێنی ئێمە بە هەندێ ئاڵوگۆڕی سیاسیە تێپەڕی و هەڵچوون و داچوونی تیا بوو ئاکیدی ئومێدی و داخوازی مەسەرم بۆ نمونە بۆ ژیانێکی باشتر هەبوو لە شوێنەکە مەسەن هەڵمات وەکو سمبۆڵێک بەکارهێنا من وە لێرە هەڵمات بۆ هێنم هەڵمات بەکارهێنا دوو بۆ ڕوو بە ڕووبوونەوەی ئەو دەنگانەکە ئاڵێننا چەند لەو هەڵچوونە و لەو گۆڕانکاریانە یان لەو خۆپشاندانان کە لەو داهاتوو ساڵانی دوایەکرا کە بۆ شێوە قوربانی هەبوو کوشتار هەبوو بەڵام چەند بۆ خۆی ناخۆشی خۆی هەبوو دڵتەزیێن بوو بەڵام دڵتەزیێنشی گەورەترە کە کاتێک تۆ دانیشی کەلتوری دەستە جەمعی لە نێوە بی کەلتوری مناڵی لە نێوە بی تۆ لێرە شێوێنی مێژووە شێوێنی منداڵبوونە شێوەنی کە کاتێ ئێمە مناڵی خۆمان شێوان خۆت گوژیەکەین یاخۆ خۆمان گەورەی خۆشمان لە ناوەدەین ئێمە گەورەترین تاوانەکەین بەرامبەر بە خۆمان یانە میسانانەی بۆ نمونە کە سێرەکەی دەڕندن سەرەکەی ئەو ئینسانان کە مناڵیان تیا مردووە یان لە مناڵی خۆیانە نەژیاون بۆیە زۆربەی گەورەکانمان سێرەکەی زۆرێک لە جەلادن چونکە مناڵی نەژیاون زۆر گرنگە ئێمە ئەو مێژووە ئەو یادەوەرە ئەو مناڵیانە ئەو یادەوەرە دەستە جەمیانە ئێمە هەڵوێسێ لەسەرکەین و مناڵی خۆمان پارێزین چونکە لە من پێم وایە لە نێو هەموو گەورەیەکە مناڵیەک هەیە ئەگەر لە مناڵی نەکوژرابێت لە بەشێکی کەی پێشانگاکەیە من هاتووم کتێبەک و هێمایەکی کە بەکارێنم کتێبەکرێ ئەمە بێتە ڕێپشاندەر بێتە قیبلە نەمامان بۆ ڕوونکردنەوەی مێشک و دەروونمان بەڵام کتێب لە شوێنێکی کە ئەبێتە مای تونند و تیژی ئەبێتەوە بەرهەمێنانی تونند و تیژی لەمە دنیاە کتێبمان هەیە بۆ نمونە پڕن لە قین و بغز و شەڕ و ئاژاوە و هەرم کتێبانەیە سێرەکەی دنیایەک لە ناسوودەی ئەخاتە ئەم ژینگەمانەوە کە ڕۆتیاژێن ئەم بنجینقی کە ئەمڕۆ دروست بووە پێم وایە بەرهەمی بڕێکی زۆر لەو کتێبانەیە کە پڕن لە ئاژاوە و شەڕ و بۆز و قین ئەنجا من هاتووم ئەمەم تێکەڵ کردەوە بە دەسەڵات وەکو کورسیەک دەسەڵاتەکان سەرەکەی ئەم شتە بە بەرهەمێن و جۆرێک ئەم دەرەنجامە
ئەمە دەسەڵاتێک بە بەرهەمێنێ کە لە خۆیەچێت. داعشەکە هەیە من پێم وایە داعش هیچ غەریبێک نییە، مەسەڵەن هیچ بێگانە نییە لە نێو کەلتورێکە کە پڕا لە شەڕواژاوە و پڕە لە توند و قار و زۆرداری و ئەوانە. بۆیە کاتی ئێمە ژینگەیەک بوو پڕ بوو لە یان ئامادە باش بوو زۆرە ئاساییە هەروە وەشکاڵ مێشۆ لە و جانەوەری و ئەنوا وەشکاڵ شتی ناشرین تیا کۆبێتەوە لەو بۆگەنە.